ڕۆیشتین کەوە ڕۆیشتین جەماعەتێکمان برد من حەو نەفەری خۆم هەبوو ئەخر نەفەری خۆم تایبەتەوەی کە پەیوەندی بە خۆمەوە هەبێ حەو نەفەر بەرجێمە زۆرم خەفەت لێ خواردن وتم وعد بێ من نایەمەوە حتا ئێوەیەن لەگەڵتانە بم کە لەگەڵیان بووم ئەو دە ڕۆژە تەواو بوو کە شێخ تەها جەماعەتی هێنایەوە وتم شێخ تەها من وعدێکی وام بەو حەو نەفەرەیەوە وتی ژوورێک بۆ گرم بۆ خۆت لەو ژوورەیە بە خۆت بە عیبادەتی خۆ بکە هەتا ئێمە یینەوە لە مەکەیە لە مەکە لە مەکە شێخ تەها گەڕایەوە جەماعەتی هێنایەوە منیش ئەو ژوورەم گرتە بوو تر شەوی 100 ریالمەیە بۆ خۆم لەوێ بم ڕۆژ هەتا ئێوارە چوم لە حرەمە بووم و ئێوارە هاتمەوانێ دوور نەبوو لە حرەمەوە هاتمەوە وتێلەکە ژوورێ بوو هەر خۆم بووم ئیتر هەتا 13 ڕۆژ دوای 13 ڕۆژ کاک شێخ تەها هاتەوە وەجبەی هێناو هاتەوە ئەو حەو نەفەرەی منیشی هێنابوو لەبەر خاتی ئەو حەو نەفەرە کە وعدم پێیا بوون چونکە مەسەلەیەک هەیە لێ وعد نیوە ئیمانە وعدم پێیا بوون کە لەگەڵیان بم ئیتر وەڵا کە گەیشتنە جدە تەلەفۆنی بۆ کردم منیش خێرات سیارەم کرد و ڕۆیشتم بۆ جدە بەرەو پیریان لەگەڵیانە ڕۆیشتم بۆ مەدینە لە مەدینەش ئەو هەموو شتەکانی وێمان تەواو کرد زیارەتەکانی و 3 ڕۆژ لێ بوون بەرەو مەکە هاتین ئیتر لەگەڵ ئەمانیش 8 ڕۆژ مامەوە ئەمرەمان پێکردن و ئەمانە ئەبوویە من بگەڕامایەوە ئەبوویە بگەڕامەوە لەبەرەوە متەخەلەف ئەبووم ئەی خوایە من چۆن بڕۆمەوانێ وتم حاجەکان دوعام بۆ بکەن من لەبەر خاتی ئێوە ماومەتەوە ئێوەش دوعا بۆ من بکەن من چۆنی بڕۆمەوە وڵای تر باش بوو کۆمپانیایەکی سامەڕە ئەگەڕایەوە شێخ تەها پێی وتبوون تبووی نەفەرێکم هەیە لەگەڵ ئێوە ڕەوانەیەکەم لەگەڵ ئێوە ڕەوانەیەکەم بۆ کوێیە تیان باشە بەخێر بێ سەرچاو بۆ کوێیە وەڵا بۆ بەغایە ئەی خۆیان منیش ئەو سایە زۆرە ترسام لەبەرەوە داعش هەبوو یعنی سیارە زۆر بە ناڕەحەت ئەڕۆی ئافرەتێکیش بەتەنیا شەو لە مەتاڕ دابەزێ بۆ کوێ بچێ وەڵای تر چوومە کەعبە وتم خوایە خۆ دەزانی من وعدم بەو حەو نەفەرەیەوە لەبەر خاتی ئەو حەو نەفەرە ماوم 13 ڕۆژ ماومەتەوە 13 ڕۆژ زیاد مامەوە بێژگەلەوەی ئەوانیش دەی ئەمانیش تقریباً 27 ڕۆژەکە 8 ڕۆژیش لەگەڵ ئەوان بووم ئەمە 28 ڕۆژ خوای گیان من لەبەر خاتی تۆ مامەوانێ لەبەر ئەو حەو نەفەرە کە وعدم پێیا بوون تۆش چۆن ئەمنێریتەوە بمنێرەرەوە ئەمەوێ هیچ مشکیلەشم نەبێ بۆ بەغایە خوایە من چۆن فیزەکەتان بۆ مایە بوو ئەوە بگەڕێتەوە ئەبووە هەر بگەڕامایەوە نابووە متەخەلف ببم خوایە منی چۆن بگەڕێمەوە ئیتر ئەلا کولی هاچی چۆنێ بوو قەناعەتم کرد چار نەبوو هەر ئەبوویا بڕۆیشتمایەوە هەر ئەبوویا بڕۆیشتمایە من لە مەتاڕدا بەزم نەکەزە ناسم چۆن بڕۆمەوە بۆ سلێمانی شەویشە وەڵی ئیتر هاتم کەسیشم نەئەناسی کورد یەک زەلام دەربەنیقانیم ناسی ئافرەتێک بوو ئیتر تۆزێ کەوتی نەقسەوە ئەوانە تۆزێ لە مەتاڕ نەگەشتی من ناو تەیارەکە حەسێ و دوو دڵی خۆمە کرد هەموو خوایە من لە بەغاوە وەسیلەیەکم بۆ بنێری چۆن بڕۆمەوە خوایە چۆنم نێریتەوە من چۆن بڕۆمەوانێ بە تەنیام و شەوە و ئەو سایە ترسی تەعاششتی زۆر هەبوو ئاهاتنە سەر ڕێگای خەڵک سبحان الله وەڵڵی ئەو موعجزەیە قەت شتی وام نەبینیوە ئەو تەیارەیە بۆ بەغابوو بە هەموو حسابێ بۆ بەغابوو ڕێک تەیارە هات لە سلێمانی نیشتەوە یعنی کە تەیارە لە سلێمانی نیشتەوە خۆم سرم سوورما تەعجوب مام وتم خوایە گیان ئەنجا ئەزانم کە تۆ زۆر یارمەتی منت داوە ئەم تیارە بێ ئەوەی بڵند لە سلێمانی کەس بزانێ بێ ئەوە کە ئەو کۆمپانیانە عەرەبانە بزانن ئەم تیارەیە ڕێک هات لە سلێمانی نیشتەوە تەنیا منیشی تیا بووم خەڵکی سلێمانی لەوێ دابەزین و ئەوان بۆ خۆی منیش هاتمەوە ئەوانیش بە شایان بۆ هاتوو بە ڕۆژنەوە بە سامەڕە و بۆ ئەبەغا ینی بۆ تیارە نەڕۆشتنەوەنیش نا بۆ تیارە هەموو دابەزین بە تیارەی تریش نەڕۆشتمە باش ڕۆشتنەوە سبحان الله یعنی ئەوە موعجزەیەکی نەیانوو بۆچی وا لە مەتاری بەغادا نەبەزیوە کەس نەیزانی کەس ئەوانیش نەیانزانی منیش نەمزانی بە هەموو حسابێک ئەم تیارەیە لە مەتاڕی بەغا ئەنیشتەوە بەس ئەم تیارەیە کە ئەوە نەم هاوار کرد
ئەو خوای گەورەیە ئەم تیارەیە بێ ئەوە هیچ کەسێ بزانێ ڕێک هات لە سلێمانی نیشتەوە تەنیا منیشی تیا بووم کورد کە خەڵکی سلێمانی یارە مشکلەیەکیان هەبووە بۆیە لە بەخانە نیشتنەوە تۆ خی گەورە ئەو ڕێگەی بۆ تۆ ئاسان کردو کەس نەیزانی ینی کەس نەیزانی ئەمە ئەم سڕەت چی بوو ئەو خۆشیان نەیانزانی خۆشیان نەیانزانی ینی ئەو معجیزەیە ئێستاش بە ئێستاشەوە زۆر لەلام شتێکی مهم و گەورەیە ئەزانم کە خوا بۆ منی کردووە کە ئەوەنە ئەترسام هەموو بەتەنیا من لەوێ چۆن بڕۆمەوەکو ئێستا نەش بووم هەر لە مەکە کە تو سواری تارەکەش بووی هاتتە جدە لە جدە قرار وا بوو ئەم تارەیە لە ڕێی لە بەخا بنیشێتەوە تسکانە فەرەکان هەمووی ئەوێ بوو سامەڕا و بەغا بوو دووسێ قافڵەی تیا بوو تیارە گەورەکە بوو ئەو تیارەیە 300 نەفەر زیاتر ئەگەی ئەیتر یعنی لە عەقڵی منە نەبووە بەس لە عیلمی خوایە بێ بووە کە ئاوایی من چونکە بەتەنیا بووم ئەو سایەتر زۆر بوو بۆ ڕێگای بەغا ئەوانە دەمێکە ئەمەکە منێ لێن ئەو کەسی کە دەربەنی خانی بوو ئەویش تەمان پێی خۆش بۆ زۆری پێ نە ئەو خۆی لە هی نەژیا لەوێ ژیا لە سامەڕاژ لە سامەڕاژ یا بەس ژیان ئافرەت بوو لەوێ شووی کردم و ماڵی لێ و بەس کورد ینی لەگەڵ ئەوە تۆزێ ئەویش لە نیوەی ڕێگا کەوت تۆزەکەوتی نە قسە زانیم کووردە یەک کوردیتیا نەبوو بەس منی تیا بووم بۆ بەغاژی تر بە ناچاری ئەگەر بێت و مامایەوە